ئەم بێ احترامە لەبەرم هەڵنەسا و خۆت بێ احترامی ئەوەی احترامەکە لەبەرت هەڵنەسی ئەبێ خۆمان بپارێزین لە دانیشتن هەر کەسێ دێ و لەبەری هەڵسین عەبدوڵای کوڕی مەسعودە فەرمێ ڕەزای خوای لێ بێ خۆشەویستترین کەس لە لای ئێمە پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بەڵام کاتی ئەهاتە ژوورە و بۆ لامانەیە هیچ کەس لەبەری هەڵسێ سەلامیە کرد و لە خوار مەجلیسەکەەوە دانیشت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەش خۆمان داناوە بە شوێنکەوتووی ئەو فرمووی من أحب أن يتمثل له الرجال قياما هر کسی لدڵەوە حەز بکا کەسێ لەبەری هەڵبسێ فليتبوأ مقعده من النار ئەوە باجەی خۆی لە جەهەنەم حازر کە ئەم بێ احترامە لەبەرم هەڵنەسا و خۆت بێ احترامی ئەوەی احترامەکە لەبەرت هەڵنەسی ئاوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوای پێمان فەرمووە بۆی لا يفخر بعضكم على بعض فلانە کەسات یا الله هەموو مەجلیسەکە هەڵسێتە پا لە بەردەمی ئاوا بکەی ئەوە لە شەرعا مەرفوض